پەرلەمانی ئەڵمانیا دان بە جینۆسایدکردنی ئێزدیەکان دادەنێت. ئەمە هەواڵێکی گرنگە، بەڕاستی پێویستە ئەنی دەنگدانەوەی هەبێ کاری لەسەر بکەین، چونکە ئێمە میلەتێکین، ینی چەند جارێک جینۆسایت کراوین، بە چەند شێوەیەکی جیاواز جینۆسایت کراوین، وەیە گرنگە کە وڵاتێکی ئەوروپی کاریگەر دان بە بەشێک لە جینۆسایدی پێکاتەیەکی ئەم میلەتەدا دەنێت. وەکوتم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە ئەکەین بە میوانداری زۆر بەڕێز حاکم قاسم عوسمان کە بەڕێزیان شارەزان لە بواری جینۆسایت. کاک حاکم زۆر بەخێر بی، سڵاو لێبی، خۆشبی، زۆر زۆر سپاس، بەخێر بی سەرچاو. ئەم هەواڵە چەندە گرنگە و چەندە گرنگە ئەمە هانمان با بۆی کاری زیاتر لەسەر بکەین بە تایبەت لە وڵاتانی دەرەوە. جناب بزانێ ئەلمانیا وڵاتێکی مهمە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی منظەماتی ئینسانی داعمی ئەم قەزیە لە پێشتریش زۆر کردووە. جێگە لەوەش گەورەترین جالیەی ئێزدی کوردی ئێزدی لە ئەلمانیایە. پێشتریش لە بیدایەتی ئەمیشە بۆ هەموو بوارێکی ئەم قەضیە داعمی کردووە ئەلمانیا. بەڵام ئەم جارە شتێکی زۆر گرنگە کە لە بەرلەمانی ئەلمانی وەکو گەورەترین دەستگایەکی تەشریعی بریارێکی وا دەرچێ ئەترافێکی سەریح لە ناو ئەو پرۆژەیەش جناب بزانێ بە حساب پێنجشەمەی بێت دەرچێ، ینی بەس پرۆژەکە تۆزێک بەدەستمان کەوتووە سیرم کردووە، قابلی کەم و زیادەیە، ینی ئەوە لە سەدا سەدەوە نییە، بەڵام لەو پرۆژەیە کۆمەڵک خاڵی زۆر گرنگ هەیە. بۆ نمونە یەکێک لەو خاڵانە داوا لە حکوومەتی عێراق ئەکا و لەگەڵ سوودانیش کە ڕۆشتووە ئەوێ بە ڕسمی ڕئیسی ئەلمانی ئیتحادی گفتوگۆی لەگەڵ کردووە لەسەر ئەم قەضیە چیتان کردووە و چیەکەن. داوایان کردووە کە بودجەیەک بێتە تەرخانکردن لە ناو بودجەی عێراقی، لە ناو میزانی عێراقی بۆ ئەم قەضیە، بۆ ئاوەدانکردنی ئەو مەنتەقە، بۆ تعویدی ئەو کەسوکاری ئەو با بڵێن ضەحایە ئەو قوربانیەکان. جێگە لەوەش خاڵێکی زۆر گرنگ ئەلێ ئەلمانیا گەورەترین وڵاتەکە کە گەورەترین جالیەی ئێزدی لە وڵاتەیە. ئەلێ ئێمە بە هەموو ئەسرار داکۆکی لە مافی ئەو پێکاتەکەین لە ئاستی گفتوگۆی ناوخۆیی و ناودەوڵەتی کە مافی ئەم ئینسانانە دوای ئەم کارەساتە، دوای ئەم جینۆسایدە تەثبیت بکرێ لە قانونەکانە. خاڵێکی تری زۆر گرنگ لە پرۆژەکە هەیە، خاڵی زۆری تەیە کە داوا ئەکا عێراق قانونی جنایەت تعدیلی بکە لە ناو قانونەکە وەکوی ئەلمانیا ئێستا جناب زانێ پێشماوەیەک چەند تیرۆریستێک لەوێ بەپێ قانونی ئەلمانی محاکمەیان کرد، لێن پرۆژەیەکیان هەیە لە ناو قانونی خۆیان العدالة الأوروبية جرائمی ناودەوڵەتی محاسبەکەن. هەوڵ ئەدەن لێرە لە عێراقیش تعدیل بکرێ ئەوە بێتەکردن. لەبەر چی؟ ئێستا ئێمە مەثەلەن بۆ نمونە قەضیەک وەکو قەضیەی ئێزدیەکان لە شنگال ئیبادەیەکی زەق هەر سێ چار مادەی نظامی ڕۆما، جەنگ دژی مرۆڤایەتی، ئیبادە جەماعیە، جەرایم حرب، هەمووی بە کامل لەسەر تەطبیق ئەکرێ کە تیرۆریستێک ئەگرێ لەکوێ تحقیق پێەکەن بە پێ چاری تیرۆر. قانونێکی عادیە جناب دەزانێ با ئەو پیاوە ئەعدام بکرێ، بەس استیفادەی ئەم قەضیە لە ئەعدامکردنی ئەو پیاوە نییە. جناب دەزانێ ئەم کەیسە ئەم قەضیەکی زۆر گەورەیە، تعویضات لە پشتە، خەڵکێکی زەرەڕن بە لە پشتە، کەسوکاری قوربانیەکان لە پشتێن. ئایا هەگەر ئەمە ئەعدام کرا چی استیفادەی ئەمەی تێ؟ بەڵام هەگەر بە پێ جرائمی نێودەوڵەتی بێ تەبعاتی قانونی بۆ تعویض، بۆ کێ لە پشت داعشە، بۆ کێ تەمویلی ئەم کەیسە بکە وڵاتانێکە لە پشتەوە جناب دەزانێ وەکو ئەوەی هەڵەبجا هەتا ئێستا هەگەر ئێمە زیرەکبان بۆ نمونە وەکو جوولەکان ڕەنگە ئەو کۆمپانیەکانی کە دەرمانی کیمیاویدایە بە حکوومەتی عێراق تعویض لێمان وەرگرتبایەتێ.
خاڵی زۆر گرنگی تێ بەڕاستی شتێکی زۆر ئیجابیە. ئێمە لێرە مادەم ئەو وڵاتانە بەم گرم و گوڕیە هاتوونە ناو ئیشەکە ئەبێ ئێمەش بە قەبارەی ئەوانە ئەهەمیەت بین بەم کەیسە. هەتا ئێستا لە ناوخۆیی خۆمان ئەو ئیشی پێویست بۆمان نەکردووە بۆ ئەم کەیسە. باشە بەڕێز حاکم خاسمێنی بەر لەوەی باز لە ناوخۆی خۆمان بکەین هیچ هەوڵێک هەبووە با بڵێن کێم هەوڵی یاوە گەیاندوێتی بە پەرلەمانی ئەڵمانیا ینی کار لەسەر ئەمە کە خەڵکانێکی چالاکمان هەن لەوێ کار لەسەر ئەم بوارە بکەن؟ زۆریشمان هەیە لێن بەڕاستی ئینسان بە وجدانەوە بلێ لە ئەوروپا ئەو خەڵکی خۆمانی ئەوێ چ لە ئەوروپا بێ چ لە ئەمریکا بێ نادیا مراد لەگەڵ کۆمەڵک منەظەماتی مجتەمع مەدەنی لەوێ لەگەڵ کۆمەڵک ناشتی ئەکتیف لە ئەوروپا و لە ئەمریکا وەوانە لە بیدایەتی ئیشەکەەوە هەتا ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئیشی لەسەرەکەن کۆڕ و سمینار و چاوپێکەوتن لەگەڵ ئیتیحادی ئەوروپی چاوپێکەوتن لەگەڵ ڤاتیکان چاوپێکەوتن لەگەڵ UN بە جێگە لەوەش جناب دەزانێت کە پێش ئەم هەنگاوە کۆمەڵک دەوڵەتی زۆر مهم اعترافی پێکردووە. ینی ئەمریکا لەسەر ئاستی وزارەت خارجیە و کۆمەڵک دام و دەستگای تەشریعی اعترافێکی پێکردووە. هەروەکو ئەمە بەزەقی لە بەرلەمان پرۆژەیەک نیان کردووە بەس هینیان کردووە. جێگە لەوە هاتنی ئەو تیمی تحقیق بۆ ناو عراق بۆ لێکۆلینەوە لەم تاوانە خۆی بە بریارێکی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی هاتووە جناب بزانێ ئەوەش بە بەلاشی نەهاتووە جۆرەکە لە دانپێدان لێن کاتێک کە ڕووداوەک ببێ مەثەلەن من قازی تحقیق بم یان لە محکەمەیەک کە ڕووداوەک ببێ ڕووداوەکی قەتل بۆ نەمونە کە من ئەڕۆم کەشفی دەلالە سەر مووقعی حادث بمعنە جەریمەیەک هەیە ینی ئەو تیمی نێودەوڵەتی کە هاتووە ناو عراق و هەتا حدە کنگاوی باشیش کردو هەرچەندە تۆزێک سستە دەستی هەیە بۆ تێکدانی ئیشی ئەوەشیانی بەس بە حقیقت بۆ گۆڕە بە کۆمەلەکان هەرچەندە ئیشی زۆر ماوە بەس ئیش کراوە بۆ بەلگە کۆمکردن ئیشی ماوە ئێستا ماوە ئەوە کە ئیشی ئەم تحقیقە تەواو بوو محکمەیەک بێتە تشکیلکردن بۆ ئەو بەلگانە بدەن بە محکمە جناب بزانێت لە ڕووی قانونیەوە عادەتەن مەرحلەی تحقیق مەرحلەی کۆمکردنی ئەدلەیە بەس مەرحلەی جنایات یان مەرحلەی محاکەمە ئەوە محاکەمەکردنی تۆمەتبارەکانە ئێستا ئەوە ماوە ئەبێ ئێمە هەمومان ئیش لەسەر ئەوە بکەین کە ئێمە محکمەیەکی نێودەوڵەتی وەکو محکمەکانی کۆسۆڤۆ سلۆڤێچ و یان ئەوانەی ڕەواندا ینی حەریری محکمەیەک لە محکمەی جینایەتی دەولی خاص بەم کەیسە بێتە تشکیلکردن بێتە ناو بەڕزامەندی حکوومەتی عراق یان محکمەیەکی ناوخۆیی مختلط بە ئستاندەرێکی نێودەوڵەتی هەتا ئەم تۆمەتبارانە بێنە محاکەمەکردن و مافی ئەم خەڵکە مافی قوربیانەکان بێتە ئیثباتکردن. باشە کاک حاکم بگەڕینەوە بۆ هەوڵە ناوخۆیەکان باس لەوە کردوتێت بەداخەوە پێویست لە ناوخۆ کارمان لەسەر نەکردووە ئێمە کە لە دەرەوە کاری باش لەسەرم کەیسان ناکرێ بەڵام لە ناوخۆی خۆمان هێشتۆک پێویست لیان تێنەگەیشتوین کاریان لەسەر ناکەین پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بەڕایی من جناب بزانێ هەر ئینسانێک تعبیر لە ڕای خۆیەکە ینی من ناتوێنم بڵێم لە سەدا سەد وایە بەڕای من ئەوەلان ظروفی عراق جناب بزانێ عادەتەن لە هەر وڵاتەکە هەگەر نظامێکی سیستەمی بە قووەت نەبێ ڕەنگە کۆمەڵک تیش دوا بکەوێ جێگە لەوە لە ناو خۆمانیش لە کوردستانیش تقریباً چی پێت بلێم ینی مەساڵحی سیاسی بەرژەوەندی سیاسی کۆمەڵک شتی حزبی و نازانیم چی ئەکەوێتە ناو یعنی هەگەر بێ جنابەت سیر بکەیت لە 2014ەوە هەتا ئێستا ڕەنگە کۆمەڵک خەڵکەیە هەوڵ ئەدە بۆ بچووکردنی ئەم کەیسە ینی نەک بۆ گەورەکردن و هێنانە پێشی ئەم کەیسە بەڵام خەڵکی باشیش هەیە ینی خەڵکی باشیش هەیە وەکو ملەت و وەکو کۆمەلگەی مجتەمع مەدەنی وەکو میدیاکاران و وەکو کۆمەڵک دام و دەستگە هەیە کە هەوڵ ئەدە هەموو کەیسەکانی کورد پێکەوە بگەینێ بۆ ئاستەک بەس ئێمە مشکلەی ئێمە چییە؟ مشکلەی هەرە گەورە ئێمە با لە ڕووی قانونیەوە قسە بکەین
کوردستان دەولەت نییە، ئەقلیمەکە لە ضمنی دەولەتێکی اتحادی لەسەر ئاستی دەرەوە هەر تشتێک بێتەکردن پێویستی بە ڕزامەندی اتحادە، یعنی دەولەتی اتحادیە. ئەو علاقەی نێو خۆمان و اتحادیش هەتا ئێستا زۆر مەشاکلی تەیە. ئەمە هەمووی هۆکارە بۆ دواکەوتنی ئەم کەیسە. بۆ نمونە مەثەلەن شنگال، هەتا ئاوارەکانی شنگال نەگەڕێنەوە زێدی خۆیان ئەو منطقەیە عمارەت نەکرێ، ئیدارەیەکی بە قووە دانەینێ، حتا دووەل مانەحە و منظەماتی مجتەمع مەدەنی کەتێن لە نێو ئەم دەولەتی خارجی وەکو ئەلمانیا تەعامل لەگەڵ کێ بکەن. کێشەیەکی زۆر گەورەیە. ئێستا هەر لە هەموو شوێنێک بەحسم کردووە، هەتا ئێستا ئێمە لە شنگال ئیدارەیەک نییە، دوو قایمەک سەر بە حزبێکی معەنە لە فایدا دانیشتووە موقعی بەدیل، قایمەک لە شنگال لە حەشت دانەوە ئەتراف پێنایەتەکردن لە لای مجلس محافەزەی مووسلەوە، یعنی وەکو ئافرەتێک بە دوو مێرد بێ. هەتا ئێستا ئێمە لە ڕووی ناوخۆیەوە کۆمەڵک شتی بەسیت هەیە نەمان کردووە. ئەگەر دوو بەیانی ئیرادەیەکی باشە بێ، ئاوارەکان بگەڕێنن، قایمەک خۆ قایم معجزەیەک نییە، موظفێکی زۆر گەورەش نییە، ڕێز وزەرا نیە، ڕێز جەمهوریە نیە، قرارەکە لە وزارەتی ناوخۆ دەرەچێ لە ڕێگای پارێزگای مووسلەوە قایمەک بێتە تاینکردن. کاکە با و قایمە کوردیش نەبێ، بەس ئینسانێکی قانونی ڕێک و پێک بێ خزمەتی ئەو خەڵکە بکە. هەتا ئێستا سراعك هەیە، قەزیەی شنگال جینۆسایدی ئێزدیەکان لە سراعێکی سیاسی نێوان ئەقلیم و اتحادە، ئەبێ ئەمە یەکلا بکەن. وەرە کاکە ئێمە مادەیەکی 140مان هەیە، دستورێکی عراقمان هەیە، ئەم مادە مادەی ئێکلا کراوە، ئەم مادە تەفعیلیکەن. وەرە کاکە لەسەر کێ ساغ ئەبێ ئەم منطقەیە نیو بە نیو ئەبێ حکوومەتێکی مشتەرەک ئەبێ، ئەو کاتە هەتا بتوانن ئیش بۆ ئەم خەڵکانە بکەن. هەتا ئێستا هەزارەها خێزان لە 15 کەمپی ئاوارە لە دۆک ماون، نیوەی لێرن، نیوە ڕۆشتون دەرەوە، نیوە لە لەوەنانە، دۆخی شارەکەی خۆیان وێرانە، شارەکە وێرانە. خۆ جەناب دەزانێت ئێستا هەگەر هەموو دەولەتی دنیا ترافی پێ بکە بە جینۆسایدی ئێزدیەکان، ئەگەر منطقەکە چۆل بێت و بێی لەسەر چی ئیش بکەی؟ لەسەر خراپێک ئیش بکەی ناکرێ. ڕاستە. باشە، ئێستا دۆخی شارەکان هەر بە وێرانیە ماوە، هەر بە وێرانیە ماوە، زانی بۆ بە وێرانیە ماوە. حتا جنابە دەزانێت ئێستا مالک هەگەر مەزنەکی ئەو ماڵن نەبێ پەرش بلاوە، هەر منالک بە هەوەسی خۆی ئیشەکە. ئێستا کۆمەڵک قووەتی متفرق لەسەر ئەردە هەیە، ئیدارە کەسە قایمەک لەوەیە، قایمەک لە فایدێ. دائیرەکانی شنگال ئێستا مەثەلەن بۆ نمونە من و تو، من کە خەڵکی شنگالم بگەڕێن بۆ شنگال، ئەگەر هەویەک بۆ منالەکانی خۆ دەربێنم، نفوس لە لای ئەو منطقەی مەسیحی دەوروبەری مووسلە پیچی پێیانێن ناوەکەی لە بیرمنەوە خوار ئەڵقوش، قایمی بەدیل لە فایدەیە. مەسرەفی ڕەشید شنگال لە بەحشیقەیە، مەسرەفی زراعی شنگال لەسەر بانقێکی زراعی لە مووسلە، بەیتەرەی شنگال لە دهۆکە. ئێ باشە کاکە خۆ تۆ ئەمانە هەگەر نەگەڕێنی و خەڵکەکەی نەگەڕێ، تو بەچی شنگال ئاوادان بکەیت؟ خەڵک ئەگەڕێتەوە، ئەوەی گەڕێتەوەش ڕۆژی دوات ئایرەی تورکی تێ قەسفیەکە دڵە ڕاوکێ دروست ئەبێ، خەدەمات کەمە. بەس ئەگەر ئێرادەیەکی مشتەرەک لە نێو ئەقلیم و اتحاد هەبێ بە ڕاستەقینە نەک بە قسەکردن، ئەو کاتە کاکە وەرن ئاوارەکان بگەڕێن وەکو خەڵکانی تر، دەستکەن بە ئەعمارێکی نەزی، ئەو منطقە ئاوەدانکەن، قایمەک داینن، دایرەکان لە شوێنی خۆیان بن، قووەتی عسکەری لە چی شوێنێکی ڕسمی بێ، ئەو خەڵکەی کە لەسەر ئەردا ئەو قوواتە متفەرقە بێخنجێت چەترەکی قانونی، شرطەی اتحادی بێ، جێشی عراقی بێ، پێشمەرگە بێ، المهم یەک لا بێ، یەک سیستەم بێ. ئەو کاتە کاکە خەڵک متمانەی ئەبێ، ئەگەڕێتەوە شوێنەکەی خۆی ئاوەدان ئەکا، ئەو کاتە دووەلیمان هەو خەڵکی تریش دەستیان درێژتر ئەبێ لە ئاوادانکردنی ئەم منطقە. ڕاستە. سەبۆ نمونە پەرلەمانی ئەڵمانیا کە کارێکی واکە توانێت دامێکی مادی منطقەکە کردوەتی، بەس ئەو دامەش بە درستی ناگەهێت. ڕاستەک نەبێ لە نێوان نەبێ کاکە خوڕێ. ڕاستە. باشە کاک حاکم، ڕەوشی کۆچکردنی ئێزدیەکان چۆنە بە ئەوروپا؟ خراپە، یعنی ئێستا زۆر کۆچەکەن. ئێستا ئەگەر ئەمڕۆ ڕێگا بۆیان بکرێ ڕەنگە لە سەدا 20 نەمێنێ.
قوت و سەیری خۆمان بکە سەیری سلێمانی بکە سەیری هەولێر بکە نیوەی ئەوانەی لە ئیجا خنکێن یان سلێمانیە یان هەولێریە یان گەرمیانیە ڕاستە بەدەخ جنابەت زانێ تو هەگەر کاتێک لە ناو خۆت ئیش بۆ خەڵکی خۆت نەکەی خەڵک ناچارە بڕۆ چی بکە تو دەنگی نابیستی چی بکە بێجێ منالەکانت هەگەر ئاگات لێ نەبێ ئەڕۆن نەرگیلا کێشێن ئەڕۆن مەشاکل دروستەکان ئەڕۆن هەتانیوەی شەو ناهێن لێن ئاگات لێن تووشی لادانە بن بەگشتی بیری تەتەڕوفی ژەو کاتە ڕەنگە پەرە بسێنێت ئەکید خۆ ئەمەیە ئینسان جنابەت ئەزانی ئێستا هەگەر حکومەکی سیستەمی ڕێکوپێک خەڵک پێویستی بە شتێک نەبێ ئەو کاتە خەڵک بۆ کۆچ بکە یعنی یەک ڕۆژی وڵاتی ئێمە هەموو ئەوروپا دێنێ و هەموو ئەمریکا دێنێ بەس ئەم گەنجانەش جارێ وەکو ڕەنگە وەکو من و تو تحملەکی ئەوتان نەبێ مەتەلەن تحمل بکە بەس ئەم گەنجانەش خۆیانە باشترا بگەڕن یاک حاکم سپاس بە ئامادەبوون ما بێ قسەی لەسەر بکەی دو قسەت واللهی زۆر سپاسی جنابتانەکەم لە بدایەت فرسەت نەبوو کە پێتان بلێم کە ئەم فرسەتە ڕخساندووەتانە ئێمە باسی ئەم کەیسە بکەن دەستی جنابتان خۆش بێ و دەستی هەر ئینسانێک خۆش بێ دعمی ئەم کەیسە ئینسانیە بکە بەڕاستی کەیسێکی ئینسانی سەرفە خەڵکێکی مالوێرانە خەڵکێکی سەرگەردانە خەڵکەکە لێ قەوماوە هەر یەکێک لە خۆمان هەر ئینسانێک دعمەک بۆ ئەمانە بکە دعمەک بۆ ئینسانێت کردووە زۆر سپاس زۆر سپاس بە ئامادەبوون زۆر بەخێر بێ سەرچاو